ئەمڕۆ لەگەڵ هەندێک گەنجی هەولێر هەندێکیان خەڵکی کۆبانێشن ویسمان بێن نانێک لەگەڵ پێبرا پێشمەرگەکەمان لێرە بخۆین سەربەرزیشین کە لەگەڵ نان دەخۆین. وەک کوردێک خەڵکی کوردستانە ڕۆژاوا خەڵکی باژارێ کۆبانی بڕاستی مە حەز کرد ئەم بچین لای پێشمەرگەی بڕاستی هەر فەرق نینە ها کۆبانی ها ئێرێ ها باکوور یعنی هەر چوار پارچە کوردستان یەکن وەدی وەختە چ سەرێ کۆبانی داهات یعنی هەر پێشمەرگە هەر چوون لێ دەرکە هەر شەری شکاندن یعنی فەرق نینە هەر چوار پارچە کوردستان. وەڵانەنگۆ هاتن بە چایەخۆ ئەمەتان دیت و والێرە دانیشتینە بە ئیسراعات نوێژمان کرد و نانمان لە گەنگۆ خوارد دەست و خۆش بێ بەخێر بێن سەر چاو. بارا پتریا خلق مد دف مجلکی ایجاد کرد کراتن و مناسبات بیروریا نوروزا جهل میتین مناسبه بد بیروریا کنه توی بد اند بن برگیز هی برگیز اویا خاک اویا برگیزی قط گل شید گل کلاو در سوگن کلاش میتین یه تا ولی بعضیمون که نباخا و نه خیلی ما بچی. اما تنا چکیرن گلک شکل رنگ که و مرزه رنگ که و هریا رنگ که و نویلونا یا اصلی مرزه اما دلکه کردی یه باب و باپیر و باپیرت مایه هندی کردا ایخوا خودان کریب همی کلتوری خوا دلکه کردیه دلکه هکل برت بید تو چوالاتا که غریب تو کسی ننیاسی تو دیر و اوی دلکه برای که بین راسان دقیقه که دیزانی شملت تایا کرده هەفتەی تەرەبەدەنیە کە لە 26 مهر شروع بێت تا 2 ئابان ئەدامەی هەیە هەچی ساڵە ئەم جەژوارە بەرگوزارە بێ ئەمە بەشێکە لە کارەکانێک ئێمە بۆ ئەم هەفتە ئامادەمان کردووە دانەیەکی ئەم جەژواری بادبادەکەس کە ئێمە ئیمڕۆ بە قەید قورعە بە 6 نەفەر جایزە ئەدەین. خەڵاتی جیاواز شدین بۆ مناڵە کە توانی بێتی خۆی بەدەست خۆی بادبادەیەکی دروست کرد بێ خەلاقترینەکەی جایزەیەک لە کەرەبیەمەوە ئەم هەمایشە و ئەم جەژنوارە هەرچە ساڵە ئێمە بەرگوزارەکەین لە مەریوانە.